نرحب بسيادة رئيس البرلمان العراقي. استقبلنا سيادة جنابي أو وەفتەی کە لەگەڵی داهەبوو لە مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستان گفتوگۆمان کرد لەبارەی دۆخی سیاسی ئەوەی کە مای نیگەرانیە لە ئێستادا بە عێراق پێدا تێپەڕ دەبێ. گفتوگۆمان کرد لەبارەی چۆنیەتی دووبارە دەستپێکردنەوەی چالەکیەکانی پەرلەمان و حکوومەت و ئەو گفتوگۆ دانوستانەی کە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان لە عێراق و تەواوی کوردستان و لە هەمان کاتدا گفتوگۆمان کرد لەبارەی گەیشتن بە تێگەشتنێکی دروست بۆ چارەسەرکردنی کێشە هەڵواسراوەکانی عێراق کە لە ئێستادا پەرلەمان و حکوومەتی ئیفلێچ کردووە، کابینەی ئیفلێچ کردووە کە بە ئەنجام و هەروەها لە ئێستادا هێزە چەکدارەکان ڕوبەڕووی داعشدا بنەوە کە پێشمەرگەش لە هەرێمی کوردستان بە پاڵەوانانە بە شێوەیەکی بەجڕگانە ڕوبەڕوویان داعشە بنەوە، بەڵام بەداخەوە دۆخی پەرلەمان تا ڕادەیەک کاریگەری هەبووە لەسەر کارگەریەکی زۆر خراپی کە هەمووانی نیگەران کردو دووە زۆر پێشوازی و هەڵوێستاکانی لە ناوخۆی پەرلەمان و لە شەرعەتی پەرلەمان و کوتلا کوردستانیەکان ئەکەین و هێزە نیشتیمانیەکانی ترێ لە پەرلەمانی عێراق بۆ ڕوبەربوونەوەی ئەو هەوڵانەی کە ئەنجام ئەدرێن کە هەوڵەدەن کە دەیانەوێت پەرلەمان هەڵوەشێنەوە کە تەنها دەستگایەکی شەرعیە کە هەموو دەستگا دامەزراوەکانی تر دەسەڵات لەوێ وەردەگرن، شەرعیت وەردەگرن، کە ئەمە هەوڵێکی کە بە پشتیوانی هەموو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان و عێراق بۆی چارەسەری ئەم دۆخە بکەینەوە لە ئەنجامیشدا چارەسەرکردنی ئەو هۆکارانەی کە وای کردووە ئەم قەیرانە دروست ببێ لە تاوەکو ئێستا بە شێوەیەک چارەسەری بکەین کە هەرگیز ئەو کێشان ڕوبەڕوونە بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە بەخێرات تنی جەنابی سەرۆکی پەرلەمان و وەفدەکە یەکەم کە سەردانەکەیان هیوادارین بوارێمی کوردستان سەرکەوتوانە بێت و بەرهەمدار بێت. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان ئەمڕۆدا دڵخۆشمەوەی کە لەگەڵ سەرکردەکانی کوردستان و سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆمان کردووە لەبارەی ئەو قەیرانەی کە بە عێراقدا تێپەڕ دەبن کە لە ئێستادا ئاسانیەوە پێویستی بە هاریکاری هەمووان هەیە بۆ ئەوەی بتوانین هەنگاوی جدی باویشین بۆ چارەسەری دروست و گشتگیر ئەتێڕوانینی خۆمان گۆڕیوەتەوە لە هەمان کاتژار ڕێزەگرین لە بیربۆچوونە جیاوازەکان چونکە هەستێکی نیشتیمانی هەیە بۆ ئەوەی کە ئەو قەیرانەی کە لە ئێستادا هەیە تێبپەڕێنرێت و هەندێک لەلایەنەکان چارەسەری ئەم قەیرانانە بدۆزرێتەوە کە لە ڕاستیدا پێویستەکە کە دووبارە پەرلەمانی عێراق دەست بکاتەوە بە چالەکیەکانی خۆی کە لە ئێستادا وڵاتەکەمە وڵاتێکی پەرلەمانیە و ئەو حاڵەتەی ئیفلیجیەی کە ڕوبەڕووی دۆخی سیاسی و دەوڵەت بووەتەوە کە ڕەتکراوەیە و پێویستەکە هەموو هەوڵەکان بە شێوەیەک بێت کە دووبارە کاری پەرلەمان دەست پێ بکاتەوە. ئەوەی کە لە ئێستادا کێشەیە دەمانەوێت کە هەندێک کێشەی ترن کە دروست بوون ئەمە وای کردووە ئەم قەیرانە دروست ببێ ناکرێت کە کێشەکان پشتگوێ بخرێنە ئەو کێشە سیاسیانەی کە بوونیان هەیە کە پێکهاتەی وەزاریەکان و تێگەشتنە سیاسیەکان بابەتێکە و لایەنێکی تریشکە هەڵوێستی و تێڕوانینی هەڵبەشی ئێمە دەمانەوێت بەرهەم لەسەر بنەمای ئەم قەیرانە بەرهەمێک دروست بکەین کە هەمووان بە شێوەیەک بێت کە بتوانین چارەسەری زۆر زیاتر بدۆزینەوە کە هەندێک یاسا هەن لە ئێستادا کە گەلی عێراق پێویستی هەیە کە تێی بپەڕێنین کە بتوانین هەمووان پێکەوە بێنینە ئەنجام و هەندێک یاسای گرنگ دەربکەین، بەڵام لە هەمان کاتیشدا هەندێک گۆڕانکاری وەزاری هەیە کە پێویستەکە کە هەمووان لەسەر ئەم بوارانە هەڵوێست بین و تێگەشتنی هەڵبەشمان هەبێ پێویستەکە کە داوای کۆبوونەوەی پەرلەمان پێویستە گشتگیر بێن
نابێت تەنها لایەنێک داوای بکە و هەمووان بەشداری بکەن لە بەشداریکردن لە کۆبوونەوەی پەرلەمان ناکرێت هیچ لایەنێک دوور بخرێتەوە ناکرێت کە پەرلەمان کۆ ببێتەوە بەبێ بەشداری کوتلەکانی پەرلەمانتارانی کورد و کوتلە کوردستانیەکان بەبێ هەندێک لە هێزە عێراقیەکان و بەبێ هەندێک لە ئەو لایەنانەی تر کە لە عێراقدا بوونیان هەیە وە داخوازی بۆ کۆبوونەوەی پەرلەمان لە داهاتوودا پێویستەکە کە هەمووان بەشداری بکەن ئەگەر هەر جیاوازی بۆ چوونێکی جیاواز هەبێ دەرفەتی گفتوگۆ و گفتوگۆکردن هەیە دەکرێت دەرفەتێک دروستکەین بۆ گفتوگۆکردن بۆ ئەوەی هەموو لایەنەکان گفتوگۆ بکەن لەو بارەیەوە ئەوەی کە بەلامانەوە گرنگە لە ئێستادا پێویستە ئەو قەیرانەی ئێسایەتێ بپەڕێنین و ئەو دانیسان و گفتوگۆیانە و تێڕوانی نەجیاوازیەوە ئەو تێڕوانێنێکە ئەمڕۆ بیستمانە زۆر گرنگن و چارەسەر دەدۆزینەوە بۆ ئەو خێرانەی کە هەن لە پەرلەمانی عێراقیش هەموو ئەوانەی کە بەشدارن پێویستەکە کە بە ئاراستەیەکدا کار بکەن چارەسەر بدۆزنەوە بۆ خێرانەوەی گرنگە دەمەوێت ئاماژە بدەم ئاماژەی پێ بدەم کە لە ئێستادا ئەوەی لە ڕابردوودا پێویستە خست ئەوەی کە ئەنجامی دەدەین بۆ ڕوبەڕوو بوونەوەی ئەو هەنگاوانەی ئەو دەسرێژانێک خراوەتە سەر پەرلەمان و کوتلە سیاسیەکان و پەرلەمانی عێراق هەندێک ئیجراعاتی دادوەری و یاسایی جێبەجێ دەکرێت کە پێیوەستە کە هەندێکی پێیوەستە بە لایەنی دادوەریەوە کە پێم وایە پەرلەمان ئامادەکاری تەواوەکە بۆ ڕوبەڕووبوونەوە و ڕێوەیەکی دروست ئەو کاردانەوەکانمان دروست ئەنجام بدەین. کورد ڕزامەندە بگەڕێتەوە بۆ عێراق و ئەگەر بگەڕێتەوە بە چ زمانێک فراکسیۆنە کوردیەکان ئەگەڕێنەوە؟ دۆخی ئێستا عێراقیەوەیە کورد بگەڕێتەوە؟ دۆخی عێراق باش نییە لە ڕووی سیاسی و پەرلەمانی و ئیداریەوە لە حەقیقەتە، بەڵام ئێمە هەمیشە بەشێکین لە چارەسەر، بەشێک نەبووین و نابین لە قوڵکردنی کێشەکان و ئێستا فراکسیۆنەکانمان هەموو گەڕاونەتەوە چاوەڕێیەکەن هێزە سیاسیەکان کۆبوونەوە بکەین و لە کۆبوونەکانە تاوتوێی ئەم دۆخە لە عێراقا بکەین، دوای ئەوەی ڕای گشتی کۆەکەینەوە بڕیاری زۆرینەی حزبەکان کۆەکەینەوە بۆ ئەوەی بزانین بە چه شەرتێک و بە چه ئەرکێک و بە چه داخوازیەک دەبێت فراکسیۆنەکانمان بگەڕێنەوە ئەو کاتە بڕیارە دەرە. بەڵام ئێمە وەکو یەکێتی ڕێیمان وایە جارێکی تر ئێمە ئەو پرۆسە نامۆفەقەی کە لە عێراقە تا ئێستا هەبوو لە حکوومەت و لە چۆنێتی بەڕێوەبردنی پەرلەمان بەڕاستی ئەو پرۆسە نامۆفەقە دووبارە نەبێتەوە لەسەر بنەمایەکی نوێ و دەستەبەرێکی سیاسی تەوافقی لە عێراقە هەبێ ئەنجا ئێمە بڕیار بدەین بڕۆینەوە هەم بەشدار بین لە چارەسەرکردنی کێشەکانی عێراق سەرجەم و هەمیش داخوازیە کوردستانیەکانمان بە مادەی 140ەوە پێداگیریکی ڕۆشنتری لەسەر بکەین. نەجارێ بڕیار نییە، بەڵام مشاورە لە بینی هەموو حزبەکانە هەیە کاتەکەی دیاری نەکراوە. ئاڵۆز و تەمەمژاویدا تێپەڕێت دەکرێت لەم کاتەدا دەرفەتمەوە کورد وەک نۆم پێکاتەی سەرەکی لە عێراق جارێکی تر گەڕێتەوە ناو پرۆسەی سیاسی عێراق، یعنی ئەو دەرفەتە ڕەخساوە لە ئێستادا بە گونجاو دەزانن. ئەزانی ئێمە جارێ لە عێراقی بەشێکین لە دەستوری عێراق، بەشێکین لە شەراکەتی عێراق، لە ناو ئەم پرۆسەیە کارکتەرێکی سەرەکین ئێمە و چارەسەرکردنی کێشەکان لە ڕووی ستراتیژیە بۆ ئێمە گرنگە لە هەموو بارێکەوە. ئێمە بڕیاری سیاسی ئێمە بۆ چارەسەرکردنی کێشەکانی سەرجەم عێراق بێگومان بۆ ئێمە زۆر گرنگە لە هەموو حاڵەتێکە. ئایا دەرفەت لە بارێ یا لە بار نییە؟ بێگومان خۆ ئێمە چاڕۆ ناکەین دەرفەتەگە لە بار بێ بڕۆینەوە. ئێمە شەریکین لە عێراق، شەریکی شەبین لە چارەسەرکردنی کێشەکانی عێراق. ئەو کاتێک کە ئەچینە ناو دانوستانە تازەکە لە عێراقا ئەنجامەکەی دەرەکەوێت کە ئێمە چۆن بەشدار ئەبین، چۆن ئەڕۆینەوە و دوای ئەوە چی ئەەکەین یا چی ناکەین.
وەکو ئاگادارن فراکسیۆنە کوردستانەکان لە چەند شەوی ڕابردووە بڕیاریاندا کە نەچنەوە بۆ پەرلەمان تا ئەو کاتەیە گەڕێنەوە بۆ بڕیاری سەکرتایەتی سیاسی کوردستان بە تێکڕای هەموو حیزب سیاسەکان ئەڵبەتە ڕووداوەکەی 34 ئەوەی سەلمان کە لە عێراقا وەکو چاودێرانی سیاسی ئەڵێن چوارچەوەی عێراق وەکو ساڵانی ڕابردوو نەماوە ئەو سوکایەتی و تەشکیلەی کە بە ئەندامانی پەرلەمان کرا بە تایبەتی کوردستانەکان چۆن بە چ میکانیزمێکی ئەوە داوای جۆرێک لە تعویز و جۆرێک لە جێڕانەوەی ئەو متمانەیە بە کورد بجێڕێتەوە بۆی جارشکە بە هەمان پێکاتەوە بە هەمان سیاست بچێتەوە بە بەغدا سیانوە ساڵە بە پرسانی باڵان عێراق هەر کاتێک کە تووشی گرفتێکە بن باشووری کوردستانەکەن بە پەناگە بەڵام ئەم جارە سەکرتایەتی سیاسی کوردستان دیسانەوە هەڵاوێتی ڕووداوەکانەکاتەوە ئەچێتەوە بە بەغدا بە هەمان شێوە جارە 13 ساڵنی ئێمە 95 ساڵە لە عێراق چاوەڕێیەکەین ئەم عێراق ببێ بە عێراقی نیشتیمانی هەمووان ببێ بە عێراقی هاوڵاتی هەمان تا ئێستا بەداخەوە ئەوە دو ئەنجامەکەیتی کە ئێبینین دوای 13 ساڵ لە عێراقی فدرال پێش ئەوە عێراقی ناسیۆنالیزمی عەرەبیە بوو پێش عێراقی جەمهوریەکان هەبوو عێراقی مەلیکیەکان هەبوو ئێمە لەم وڵاتە هەر هەوڵمانداوە بەشێک بین لە چارەسەر بەداخەوە گەیشتۆتە ئەمە کە گەیشتۆتە ئەمە جەنابی سەرۆکی پەرلەمان فەرمووی کە ئیدانەی دەستدرێژی بۆ سەر پەرلەمانتاران بۆ ناو پەرلەمان بۆ سەر باڵاترین دەسەڵاتی تەشریعی ئەکاوە بێگومان ئەوە کارێکی زۆر ناجوامێرانە بوو کارێک بوو بەڕاستی تێکدەر نەبێ ئاژاوەگێڕ نەبێ و خەڵکێک کە بە دەسیسە ئەم کارێنەکە هیچ کەسێکی نیشتیمان پەروەر و دڵسۆز بۆ پەرلەمان و دڵسۆز بۆ پرۆسەی دیموکراسی عێراقی فدرال کاری واناکە بێگومان کە ئێمە ئەڕۆینەوە وەکو وتم پیا ئەچینەوە بە سیاسەتی ڕابردوو بە ئەتیفاقەکانی ڕابردوو و بە تەوافقاتی ڕابردوو و بە چۆنیتی زمانی جێبەجێکردنی دەستور بە مادەی 140 بە هەموو ئەمانە حیزبە سیاسەکان پیا ئەچینەوە بە بەیان و بڕیاری نوێ ئەگەر زانیمان باشە فراکسیۆنەکانمان بچنە بەغا بڕیاری چوونە بەغایان نەدەین ڕووداو 24 لەم لاو ڕووداو لەو لاو بابدا چوون سەرۆکی پەرلەمان خۆی شەگەل لەو قوربانیانەی کێستا دۆخە سیاسەکە لە عێراقا تێپەڕێت چونکە ئێستا شیعەت دەسەڵاتی باڵایە لە عێراقدا جەنابیان کە هاتوون پەیامی ئەوانیان پێ یاخود لەم شەخسی خۆی ئەم مبادرەی کردو و ئێوە چۆن مامەڵە لەگەڵ دۆخە سیاسی ئەکەن کە ئێستا جارێکی دیکە بگەڕێنەوە بۆ عێراق گفتوگۆکانتان لەگەڵ شیعە بەهێزە بێت کە بۆتان جێبەجێکایە کورد لە ڕێگەی سونەکانە سوالیان ڕئیس لا سيادة الرئيس يوم يجتمعون ويا الحزب الديمقراطي الكردستاني مع مسعود البارزاني رئيس الاقليم كردستان اليوم لا يجتمعون اليوم لا ليس نخير أتصور بأنه سيادة الرئيس رسالته كان واضحة پێم وایە پەیامەکەی جەنابی سەرۆکی پەرلەمان ڕۆن بوو و لە گفتوگۆ بووە لەگەڵ هەموو پارتەکانی تردا بەتایبەت گفتوگۆکان بەردەوامن تاوەکو ئێستا وەگەیشتن بە سیقەیەکی کۆتایی پێویستی بە کاتێک هەیە تاوەکو بگەینە ڕاستەوە وەکو جەنابی سەرۆکی پەرلەمان و ئەو وەفتەی کە لەگەڵیدا بوون گفتوگۆیان کرد لەگەڵ ئێمەدا وەکو سەرۆکاتی پەرلەمان گفتوگۆیان لەگەڵ ئێمەدا کرد وەکو برامان ئارام قسەی لەگەڵدا کردی تێبینیەوەتان کرد کە ئایا پەرلەمانتارانی کورد وەڵامیان هەبوو بۆ گەڕانەوەیان بۆ عێراق هێشتا هەمووان تێدەگەن لەوەی کە پێویستەکە کە کاری پەرلەمان بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا دەست بەکارەکانی بکاتەوە دەست پێ بکاتەوە بەڵام هەندێک بابەت هەیە پێویستەکە چارەسەر بکرێ هەندێکیان ئیشکالیەتی سیاسی و هەندێکیان پێویستە بە زەمانەتی ئەمنیەوە و هەماهەنگی هاوبەش بۆ ئەوەی هەمووان هەڵوێستن لەو بارەوە سەرۆکی لەگەڵ جەنابی مەسعود بارزانی کۆبنەوە نەخێرت تاوەکو یاسا لە تەنسیق